خواردنەوەی ڕقوکینە بەوە دەبێ کە بە قسە هیچ نەڵێی، بەکردەوەیش هیچ نەڵێی، هیچ ئەنجام نەدەی. ئەم خواردنەوەی ڕقوکینەوەی لەبەر خاتری خوا ئەو چەند چرکە و دەقەیە خۆت بگری، پاداشتێکی زۆر گەورەی هەیە، گوێ بگرن. لە حەدیثێکی صحیحدا کە لە سیلسیلەی صحیحە هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ومن كف غضبه ستر الله عورته. هەر کەسێک ڕق و کینەی خۆی بخواتەوە، تووڕێیەکەی خۆی بخواتەوە، خوای گەورە سەتر و عیب و عارەکانی دەکات لە دنیا و قیامەت. ها چه پاداشتێکە؟ تەنها دەقەیە دوو دەقە لەبەر خاتی خوا خۆم گرت، خوای گەورە هەرچی عیب و عار و کەم و کوڕیم هەیە لە دنیا و لە قیامەت سەترێکە و ئیشارێتەوە. لای خەڵکی لە ڕۆژی قیامەت حەیام نابە، لە دنیاشا فەزح مناکات. کەواتە ئەمە پاداشتی یەکەمت. ومن كظم غيظه ولو شاء أن يمضيه أمضاه ملأ الله قلبه رجاء يوم القيامة. هر کەسێکیش ڕق و کینە و تووڕەیی خۆی بخواتەوە، لە کاتێکا ئەتوانێت تۆڵە لە بەرامبەری خۆی بکاتەوە، بەڵام لەبەر خاتری خوا هیچ ناڵێ و هیچیش ناکات، نە بە قسە نە بەکردەوە. ئەشتوانێ قسە بکە جوابی بەرامبەر بداتەوە، بەس نایکە. ئەتوانێ کردەوەی ناشرین بەرامبەر کابرا بکە، نایکات. لە پێش هەموو کەسێک لە هەموو کەسێک در خێزانەکەی خۆت، مناڵەکانی خۆتە کە ڕق و کینە بەرامبەریان بخۆیتەوە، بە هەمان شێو پاداشتە خوا پاداشتت داتەوە. خێزان بەرامبەر بە پیاوەکەی، پیاو بەرامبەر بە خێزانەکەی، بەرامبەر بە کەس و کارەکەت. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ئەو کەسەی ئەو ڕق و کینە و تووڕەیی خۆی بخواتەوە، خوای گەورە لە ڕۆژی قیامەتا دڵی پڕ ئەکا لە ئومێد و هیوا و ڕجا، واتە ترس لە دڵیان نامێنێ لە ڕۆژی قیامەت. پێت خۆشە لە ساحەی مەحشەر ترس لە دڵت دەرکرێ؟ پێت خۆشە بیسەلمێنە، ڕق و کینەی خۆت خۆر، تەحەمولکە. ڕق و کینەش لە کاتێکا بێ کابرا غەڵەت بەرامبەرت کە، من ڕێزم لە تۆ کردو ئاوام بۆ تۆ کردو، ڕق و کینەی چی؟ ئەبێ کابرا غەڵەت کا بەرامبەرت، ئەبێ هەڵە بکا بەرامبەرت، ئەو کاتە ڕق و کینەی خۆت بخۆیتەوە. مەڵێ بێڕێزی پێم کردو، من باسی ئەو کاتەم کە بێڕێزی بەرامبەر تەکرێ، باسی ئەو کاتە ئەکەم کە جوێنت پێ ئەدرێ. ڕق و کینە خواردنەوە بۆ بێ، نەکابرا دەست کاتە مەلو ماچکا بڵێ کاکە ڕق و کینەی خۆم خواردەوە. نا کاکە تۆ ئەبێت لە کاتی تووڕەبوو ناخۆ ڕق و کینەی خۆت بخۆیتەوە، کەسی هەڵی بەرامبەرت کردووە. ئەمە حەدیثێکی صحیح تەرغیبی هاتووە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ملأ الله قلبه يوم القيامة رضا. هەر کەسێک ڕق و کینەی خۆی لەبەر خاتری خوا بخواتەوە، تووڕەیی خۆی بخواتەوە، بە قسە و بەکردەوە هیچ نەکات و هیچ نەڵێ، خوای گەورە لە ڕۆژی قیامەتا دڵی پڕ ئەکا لە ڕەزامەندی و ڕازی بوون. کەواتە سێریکە، خوا سەتری عیب و عارەکانت دەکات. خوای گەورە دڵت پڕ ئەکا لە ئومێد و هیوا و ڕەزامەندی خۆی لە قیامەتا بەس بەو مەرجەی ڕق و کینەی خۆت بەرامبەر کەسێ بخۆیتەوە. خۆڕاگر بە، تەحەمولت هەبێ، کەسێ جوێنیت پێدا پێ بکەنە بەدەمیەوە، قسە مەکە، دەمی خۆت بگرە.